نەخۆشخانەی شێد ئەحمەد ئیسماعیل یەکێکە لە نەخۆشخانەکانی دەستگای تەندروستی ئێمە ژۆک و بەڕێبەرایەتی گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە بە ئەرکی سەرشانی زاین بەردەوامی لەگەڵ نەخۆشخانەکانمانە بین. ئەمڕۆ هەر بۆ سەردان هاتین و بۆ بزانین داواکاری نەخۆشخانە چییە لەبەرەوەی وەکو خۆتان ئەیبین و بینەرانی بەڕێزی حەزەکەین بیبینن، ینی بەڕاستی قورسایەکی زۆر گەورە لە سەرشانی ئەم نەخۆشخانەی شێد ئەحمەد ئیسماعیلەیە. ئەمڕۆ کە ئێمە هاتین بینیمان چ قەرە باڵخێکی گەورە ڕۆکات ئەم نەخۆشخانەی ڕۆژانە. بەڕاستی ئەمە هەم لۆدێکی گەورەی هەم قورساییە هەم بودجێشی گەورەی ئێوە بەڕێوەبردنی ئێمەش لە ئێستاە خۆتان نەزان هەم لە قەیرانی داراییان هەم لە قەیرانی دەرمانین کێشەمان لە دابینکردنی دەرمانیشە هەیە. ئەمڕۆ ئەوی کە ئێمە لە تواناماندا بۆ ئەو بۆکە ئەو داواکارانی نەخۆشخانە ئەمڕۆ چی داواکاریشیان لێ کردوین ئەمڕۆ توانیمانە بە گوژمەی نزیکەی 50 بۆ 60 میلیۆن دینار ئەوەی کە هەیە ئەمڕۆ بۆیان جێبەجێکەین. غیر ئەوەی کە دەمێنێتەوە لەگەڵ چەند ڕێکخراوێکی ناحکومیە قسەمان کردووە کە هاوکاری ئەم نەخۆشخانانە بن بە تایبەتی نەخۆشخانەی شێد ئەحمەد ئیسماعیل کە بەڕاستی لۆدەکە زۆر گەورەیە لێیان. من بەڵێن بە خەڵکی دەڤەری بتوێن و ڕانی و پشدەر ئەدەم کە نەخۆشخانەی شێد ئەحمەد ئیسماعیل و دەستگای تەندروستی پێشمەرگە نە لە خزمەتیان ئەوەستن نە ڕۆژێک لە ڕۆژانی دەرگای نەخۆشخانەکانمان داخرێ بەڕووی هیچ کەسێکە. خۆتان نەزانم نەخۆشخانە لە سەرەتایی پێشمەرگەیە بەڵام ئێستا هەموو هاوڵاتیان ڕوویتەکەن. ئێمە بەڵێن بە خەڵکی ئەم دەڤەرادەین بە خەڵکی دەڤەری شەیدانەدەین کە تات لە توانای دەستگای تەندروستی و نەخۆشخانەکانی ئێمە بێت لە خزمەتیان بەردەوامین بەڵام ئەوانیش هاوکارمان بن. لۆدەکە و قورساییەکە و ژماری نەخۆش زۆر زۆر گەورەیە لەسەر ئەم نەخۆشخانەیە بە تۆزێک تەحمولیان هەبێ لەگەڵمانە و خۆشیان لە بینی خۆیان ئەتوان کاتێک کە دێن سەردانی نەخۆشخانەکانمانەکەن ببینن چ قورسایەک لە نەسەر نەخۆشخانەکانە. و جارێک تیش لە ڕێگەی ئێوە داوا لە هەموو خاوەنکار و خاوەن دەسەڵاتەکانەکەم لە وڵاتەیە کە توانایان هەیە لە ڕووی مادیەوە هاوکاری هەر یەکێک لە نەخۆشخانەکانمان مەمنون